پرۆژەی قاچکی پێنجوێن فکرەکەی لە ساڵی 2011ەوە کاک یوسف نامێخفایق فکرەکەی داناوە لە ساڵی 2013 شو ئێمە لەگەڵ یانین پرۆژەکەمان بیدایەت 8 قاعی 25 تەنی بووە تر تا ئێستا لە حەمدی خوا کردومانە بە 16 قاعی 25 تەنی شێوازی قاعەکانیشمان گۆڕا و مۆدێرنترمان کردەوە لە حەمدی خوا ئینتاجمان زۆر باشە بەرهەمەکەیشمان زیاتر ڕۆژانە ئەچێ بۆ سولەیمانیە بەداخەوە دوێ کە چووەتە هەولێر لە سەیتەرەکە گێڕایانە تۆ نازانم میتر هۆکاری چییە نایانێشتووە قارچەکەمان گێڕاتەوە بۆ پێنجوێن زیاتر بەرەو کەرکووک و کەلار و بەغا و جنوبی شەڕوا ئینتاجمان قارچکی ئێمە نژادی ئاگاری و سپیسپۆرسە نژادێکی تیجاری عالەمیە و لە نظری ماوادی خۆراکی و لە نظری پرۆتئین و هەنێ ڤیتامینی بەسوود زۆر باشترە لە نەوەی قارچەکانی تر. قارچک سەرەتا لە کۆمپۆز دروستەکرێ کۆمپۆز ئێمە کۆمپۆست و خاک لە ئێرانەوە بۆمان دێ کۆمپۆست بریتە لە پوشی گەنم پاشماوەی دەواجین لەگەڵ هەندێشتی ترە لە ئێرانە 35 ڕۆژ ئیشەکەن لەسەری تا ئەبێتە کۆمپۆست کە بووە کۆمپۆست بە شێوازی کیسە و باکس بلۆکی ئەکەن ئەینێرن بۆ ئێمە کیسەکانمان 6 بە چلن کۆمپۆسی 8 کیلۆیە دواتر کە گەیی بەدەستی ئێمە لەسەر ئەم بەستەرانە بۆ ماوەی 14 ڕۆژ ئەم 14 ڕۆژە دەمای ئەم قاعەمانە ئەبێ 25 تا 27 دەرەجە بێ لەبەر ئەوەی ئەو ڕیسە و مایسیلیۆمەی کە لەناو توی قارچکەکەیە هەیە خۆی بڵاو کاتەوە ئەو کۆمپۆستە کە ئەگا بەدەستی ئێمە سەرەتا ڕەشە گەرمی 25 تا 27 دەرەجە ڕای ئەگرین بۆ ماوەی ئەو 14 ڕۆژە لە ڕۆژی ئەوەڵەوە کە دێت هەتا ئەو ڕۆژەی قارچک پێ ئەگا 35 ڕۆژی پێچێت ئەمە مەرحەلەی ئەوەڵیەتی لە دوای 35ەکە ئەبێ قارچکت هەبێ ئەگەر قارچکت نەبێ کێشت هەیە یان کۆمپۆستەکەت خراپە یان کێشت لێرە هەیە بەباشی کۆمپۆستەکەت خۆی پڕ نەکردوێتەوە ڕیسە و ماسیلیۆمەکەی بەباشی خۆی پڕ نەکردوێتەوە ئیتر بە هەست دەلیلێبێ کێشەیەکت هەیە چون نابێت لە ڕۆژی 35 قارچکت نەبێ دواتر کە هات بەری ئەوەڵی هات ئێمە فلاشی پێڵێن فلاشی 1 و 2 سێ فلاشی لێگرین لە هەر قاعەیەکمانە فلاشی یەکەمی کە هات ئەمە 56 ڕۆژ تا 6 ڕۆژی پێچێوادە 2 مانگ لە ماوەی ئەم 2 مانگەیە ئێمە ئەبێ ئینتاجی خۆمان بگرین بۆ ماوەی 1-2 ساڵێکە حکوومەت بوومرکی خسۆتە سەر قارچک بەڵام بەداخەوە بە قاچاغ هەردێت و شتێکی تر کە لەوەی زۆر خراپترە بەداخەوە کە دوێنێ ئێمە قارچکمان ناردووە بۆ هەولێر بەداخەوە لە سنووری دێگەڵە لە سەیتەرەی دێگەڵە نیان هێشتووە داخڵ بێتی داخلی هەولێر بێت و جێڕاویانەتەوە هێناومانەوە بۆ سلێمانی بەڕاستی شتێکی زۆر خراپ بوو ئەوە نازانم بۆچی ئەو شتیان کردووە و